لا ابدیتی نوی الفا نتورک بشکی زور گرین که جزدانی پاره یا خود همان والیت زیاد بوه که گرینگی ام بشی لم ویدیو دا بوی و دخم رو. من ناوی خواست سلام هاوران هیوام لر شوینه بن ساخ و سلامت و تندروز بن انشالله و رزاندی سنه و منیات ماین لخدمت ای و بو پیشکش کردن ویدیوهای کیتر لزنجیره ویدیوکانی بعد سینانی پاره لانترنت لا پیجی فیسبوکی بعد سینانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بعد سینانی پاره لانترنت و او برزای که یکم جراو چنل یبینن لیره چنلی بعد سینانی پاره لانترنت کمن یات ماین 72 ویدیو لریه و چنل و بلاو کموا بو او تو هیچ شکل ویدیوکانی دهاتو لدست ندی کمن بلاو یانه کموا و تو یکم کسبی که ویدیوکان ببینید چنل که سابسکرایب بک زنگوله تنش چالک بک بو او هر کاته کم ویدیو یک آپلود تکم یا خود بلاو کموا یوتیوب لری نوتیفیکیشن و تو یاگادار بکاتوا بله برازانم ببی او ویدیو که درش کنوا بو او زیاتر بو او روم ببیتوا چین اثر الفا نتورک او کسانی که الفا نتورکی بکار دین تکای لجیر ام ویدیوی بنویسن بو او بزنم که چند کس الفا نتورکی بکار دین پاورن کات کلیلس الفا نتورکی کی ابدیت نوی هاتوا ابی او برنامه ابدیتی کی و گرینگی کی او یک باشی والت یا خود تمانجستانی پاره لم اپی زیاد بو کاتی که کلیک لسر الفا نتورکی کی کمک چاوره کی تا کو برنامه که چالاک بی بو او کسانی که برنامه کان ابدیت نکردوه کاتی که برنامه که یکنه یا خود اپکه یکنه روبروی ام پیام ابنوه که دوای ابدیت یکم لسر اوکی کلیک کی برزان کاتی که کلیکت کرد یک سرچ تنها اسواق موبایلکت و لیران هاوران هر وقت بیرون ابدیت یا ابدیت یکیت چاوره کن تا که ابدیت کی تا او دبی ایوا شربم شوی هاوران وکو من برنامه که ابدیت کن و بشه گرینگه کی که بشی والیتا بوتان شرح کم که چون ام بشی بکار دینم بله هاوران کاتی که ابدیتت کرد برنامه که کی تا ودی سانوا و با آسانی چتناو برنامه الفا نتورک برنامه که کیتوا لیرانا برزانم هر وقت ببینید برزانم من زور با آسانی هات مانو برنامه الفا نتورک لیرانا باشی والد زیاد با کات کلیک لسر و اكو نظرده یکی برزانم با زیاتر بو شرح بکم لیرانا هر وقت لسر و آماجای پیکردو او ادرسی کپی کی لیرانا برزانم و لخواره و برنامه که گیم که تبیوی دیسانه و اینستال کی لناو موبایلکت و لیرانا اینستال کی بله اوران هر وقت ببینین گیم که دانلود بو پلی کم دیسانه و چاوره که تا کو گیم شکری تو بله اوران هر وقت ببینن گیم که بو باوچینه و سر الفا نتورک لیرانا کپی هیا کات کپیت لسر کر لسوای کو نظر دی دیتا لیرانا کانکت یا برزانم کلی لسر کانکت یکی ادرس کی لیرانا دانی پیست یکی او ادرس کی کپیت کردی ادرس والیت کد و دوات لسر کانکت کلیک کی هر وقت ببینم برزانم مهاتمانا او گیمی تو بتوانی لیرانا گیم کی ودی سنو الفای بدس بهنی لیرانا برزانم هر وقت فلشه بینن کلیک لسر یکی و چی تسر بشی پلی بله اوران هر وقت بین لیرانا گیمی که ابی او تقینوانه لبوشایه که بدرید لخانو شتیوانه لیرانا برزانم هر وقت بینن و لیرانا لیویل هیا لیویل کتر چند بیشتر سر و تو زیاد لیرانا الفای بدست دهینی و دواتر گرینگی بشی والد تامپیرم که چون بکل کی ایمدت ل الفا نتورک بله اوران هر بم شویه او تقینوانه کاتی کدیم بو گوی زویه ابی لبوشایکان جی بوبکنه و لبوشایکان بدرید او تقینوانه به هیچ شویک نابه لخانو او شتانه بدرید کلناو او گوی زویه هیا کمی کیتر گمه یکم بو اوی لیویلکی تاوی بکم و پیتم بریم که چون لیرانا الفای بدست دهینن بله اوران هر وقت ببینن ایسا لیرانا یک الفا بدست نوا بلام لیرانا رکلامه کتدتی هر وقت ببینن لیرانا کاتی کلیک لسر او رکلامه یکی ابی تجارانی سواتا یک الفا کاتی که بدست تینه اگر او رکلامه تماشا که کسی چرکه الفا کان ابی تا 3 الفا
واتە زۆر باشە هەموو ڕکلامەکان سەیری بکەم بۆ ئەوەی لێرانە ئەلفاکان زیاد بێ بەڵام لێرانە نووسیتی یەک ئەلفا 50 دلار کە ئەو شتات دروست نییە هاوڕێیان ئەوە تەخمینەکەن کە یەک ئەلفا بچێت بە 50 دلاری بەڵام با من بچمانەوە سعری ئەلفای بۆ ئەوەی زیاتر بۆ ڕوون ببیتەوە کە ئێستا هەروەکۆ بینن 206 بەڵام لێرانە هاوڕێیان کە 50 دلاری نووسەوە تەخمین کرایە کە لە ماوەیەکی نزیکدا نرخی یەک ئەلفا بچێ بە 50 دلاری هەروەکو گوتم ڕکلامەکانە بینی و ئەلفاکانە بیت بە 3 ئەلفا واتە نامەحدودی واتوانن لەو ئەپەی یاخود لەو بەرنامە نوێیەی زیاترین ئەلفای بەدەست بهێنن کە ئەلفا ئەندەیەکی زۆر گەشی هەیە مادەم هاوڕێیان بەشی واڵێتی زیاد کردووە دڵنیابن لە ئەپدەیتی نوێدا واڵێتەکەی تەزبیتەکە و ئێوە زۆر باسان ئەتوانن درەوەکانتان ڕابکێشن لەوەی دڵنیابن هەروەکو لێرانەش دیارە هاوڕێیان ئەلفا ویدیۆی 28 بەشی سێەمە ویدیۆ 28 بەشی سێم کە من لینکیان ویدیۆش لە ژێرم ویدیۆی دەنم لە دیسکریپشنی یوتیوب بۆ ئەوەی ئەو کەسانەی بەشاریان لە ئەلفا نێتوۆرکیان نەکردووە بچن بەشاری بکەن و ئەلفای بالاش بەدەست بهێنن بەڵام ئەگەر ناتەوێت لێرانە تەماشای ڕکلامی بکەی هاوڕێ ناتوانانی نێکسی بکەی و یەک ئەلفای بەدەست بهێنی و ئەچیتە لێڤێلی دووەم بەڵێ هاوڕان زۆر بە پێویستم زانیکەم ویدیۆ بۆیەوە دروست بکەم چونکە ئەزانم زۆربەتان ئەلفای بەکار دێنن و ئەلفا ئایندایەکی زۆر گەشی هەیە و ئێوە لە چەند مانگی داهاتوو داتوانن بەرهەمەکەی ببینن بۆ ئەوەی من ویدیۆکەی زۆر درێژ نەکەمەوە لێرانە ویدیۆکەی بە کۆتا دێنم هەر ڕەخنە کامنت پرسیارێک هەبوو لە ژێر ویدیۆیە لە چەنێلی یوتیوبوم بنووسن من بە چاوان جوابتانە دەمەوە تا ویدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر و هەروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ